مەیکەپ ئارتیستم لە ساڵۆن پەمەی بەڵێ ئەم ئیڤنتانە زۆر باشە هەم بۆ ئەوەی کە ساڵۆنەکان لەناو خۆیانە یەکتر بناسن زیاتر تەعاروفکەن بیرۆکەکانیان بۆ یەکتر عەرزکەن و شتی تازە ئیبداعەکانیان پێشکەشکەن زۆر باشە تقریباً وا 6 ساڵە 6 ساڵە ئیشی مەیکەپەکەم بەڵێ تەنها مەیکەپە من تەنها بەرپرسم لە بەشی مەیکەپ هەموو جارێ لەلایەن پیاوانە و گلەیەمان لێ کرێ کاڵن ویژدانتان نییە ناناسینەوە تر چی بکەین ئیشەکەمان وایە زاوایەگە بۆ هاتبەتە ژوورەوە خانمەکی خۆی نەناسی بێتەوە وەکو نەناسینەوە نا بەڵام ئەوەی چیا بەکەوتەی زۆر جوانە دەستان خۆش بێ نەمناسیوەتەوە جوانترتان خۆی جوان و جوانترتان کردووە ئەومان زۆر پێوترێ ڕۆژە دوێ نەهاتوونەتەوە بڵێن زۆر گۆڕاوە هاتوونەتەوە بۆی کە دەستخۆشیمان لێ بکەن گوڵیان بۆی ناوین شیرنیان بۆی ناوین وڵی تەکنیک زۆرە و مەیکەپیش ئێستا بەرەو پێشتونێکی زۆر باشی بەخۆی بینی وەکو جاران نەماوە هەر ئەساسێک و سوورایە بێنا ئێستا تەکنیکی زۆر باش و پێشکەوتوو هەیە ئەمە هەر لە لێفتینەوە بێ هەر تەکنیکی زۆر هەیە بۆ لێفتینکردنی دەموچاو گەنجکردنەوە شتێکمان لێ خانمێک گەرەسە بێتە لای تۆ چەندێک کاتی پێویستە تۆ مەیکەپێکی تەواوی بۆ ئەنجام بدەیت بەڵای نیو ساعت 40 دقە هەرەوەنە زیاتری پێ ناچێت نانا زیاتری پێ ناچێت نیو ساعت 40 دقە پێی تەمەنیش کاتەکە ناگۆڕێت نا بەپێی تەمەنا بەڵام بەپێی تەڵەب و داواکاری یان بۆ نێسابووکی گواستنەوەیە بێت و زیاتر گرنگی پێ بدەی وەکو لە چاو نەفەرێکی ئاساییە